هەنێجار ئاوا سەرمێشێنن ستۆریەکە بن و ناو نیشانێکی تری پێواکەن و مەیشی پیجەکانە بۆ ڤیو خۆیانێکەن بەردەوام ماڵی دووەمم هیوایە بەڕات لە ئێستایە. خاصڵاوە لێ بێ دوێنێ ستۆریەکە بڵاو کرد و هەمووان هاوخەم بوون چی بۆ ستۆری دوێنێ وەزع چۆنە؟ وەڵاهی باشم هەموو جارێڵین ئازادیەکانمان لە دەستداوە وەشمان لاتە ستۆریش نەکەین بەڕاستی یعنی ئینسان هەنێک جار پێویستی بەوەیە سۆشیال میدیا بەکاربێنێ وایە و ئێمەش بەدەرنین ئەوکو ئێوە ئەمانوێت سۆشیال میدیا بەکاربێنین ئەمانوێت ستۆری بکەین و منیش لە ڕێ ستۆریەکەەوە بەڕاستی لە خستخانەی وە عیلاجێکی ساڵانە و عیلاجێکی مانگانە مۆرەگرت و کەمێکیش بێتاقەت بووم بەڕاستی منیشتم بە ستۆریە بکەم داوا لەو خەڵکە بکەم ئەوەی کە ڕێنەکەوتۆسە ئێرە سوپاسگوزاری خوا بێت بۆی خوابی پارێزێ. نەرمی خان وەزع چۆنە ئێستا؟ وەڵاهی باشم لەخوا بەزیابێ لەگەڵ عیلاجەکانە ئەڕۆم بەزیتر هەنێجار ئاوا سەرمێشێنن ستۆریەکە بن و ناو نیشانێکی تری پێواکەن و مەسەلەن نەخۆشیەکەی هەڵیاوەتەوە و نازانم کۆمەڵی قسە ئەوانە بەڕاستی دوورە لە ڕاستیەوە. ئەمە لەوایە نییە کە خۆشەویستی لای هەوادارەکانی لای هاوڵاتیان کە ئەوە نەخەمی تۆیان بێ؟ بەتەکیت وایە بەس ئەمە ئیشی هاوڵاتیان بینەرەکەی من نیە ئیشی پیجەکانە بۆ ڤیو خۆیانێکەن بی بەداینێ بەڵام وەک خۆی داینێ دەستکاری مەکە یان ڕاوێژێ بە من کە بڵێت چیتە یعنی ئەگەر شتێک هەیە با من ماشێتەکەم بگۆڕم نەک تۆ ماشێتەکەی من ئەگۆڕی من ئەڵم بۆ خەڵکارم سپاسگوزاری خوا بە تۆ بۆ ئەیکەی بە شتێکترەڵی پێ ئەچێ نەرمین کاوانی نەخۆشەکەی هەڵیابێتەوە کۆمەڵی خەڵکو و کەمەڵی خۆشەویست و کەست و کار و هەموو دڵیان لە خەما بۆ بەڕاستی بێگومان ئێمە نەخۆشانی شێرپەنجار وەکو زەخت و شەکرە بەردەوام ئەوێ لە چێکین و لە خەستەخانەیە بین و مانگی جارێ عیلاج وەربگرین یعنی منەوە 5 ساڵە بەڵام پێنجی تریشیان بۆ تازە کردومەتەوە باشە منە بێ سەردانی هیوا بکەم و عیلاج بەکاربێنم ئەمەەوە ناگەێنێ کە من زۆر نەخۆش بم ئەوەش ناگەێنێ کە منیتر چاوەڕێ ئەوە نەکەم جارێکی تر نەخۆشەکەم هەڵباتەوە یان ئازارێکم هەبێ بەڕاستی بۆیە من بەردەوام ماڵی دووەمم هیوایە بەڕات لە ئێستایە. باشە ئەوەی کە نووسیوتە سپاسگوزاری خوا بە کە سەردانی ئێرە ناکەی ئەمەنە ناخۆشە سەردانکردنەکە؟ پێرێ تۆش لەوێ بووی هەتا خوا حەزکە ناخۆشە ئەمەندەش قەرەباڵغ بووە پێرێ هەر مرافق بۆی نەبوو بێتە ژیرۆ بەس نەخۆش بۆی هەبوو ئەبووە بدوتە بە یارمەتی و ئەمێ بڕۆمە ئەولاوە ئەمەنە شان لە شانەخشە خۆشایەت حاڵی ئەوەی بەڕاستی ئەنی وای لێ هاتە بوو چەند ڕیزێک بەسترا بوو کارمەندیان دانابوو بووی ڕێکیان خەن و ئەوە مرافق هەمووی لە دەرەوە بوو بەڕاستی بە شێوەی قەرەباڵغە بە شێوەیەک زۆر بووە بە شێوەیەک ناخ یعنی خۆتە بیرەچێتەوە من خۆمم بیرەچێتەوە کاتچم ئەوێ گریانم بۆ ئەو خەڵکە بە ئازارێ بۆ هەموو عیلاجە گرانی کە دەست ناکەوێ ینی ئەوەی کە هەیە لەوێ بەڕاستی دابەشەکرێ بەڵام کۆمەڵێک عیلاجی تر هەیە کە لەسەر و با بڵێن $1000 و ئەوانەوەی تر دەست ناکەوێ بێ خەڵکەکە بچێ ینی خەڵک لە تەنیشتمەوە بۆ توێتی وەڵا ڕۆمەوە خۆ منە من بۆ ناکردرێ يعني وازە سیحەتی خۆی هێنێ لەبەری بۆی ناکەڕێ ئافرەتێ لە لامۆ بوو وتی ئەوەنە گرانە ئەڕۆمۆنە بۆم ناکردێ بەخۆم لە ماڵەوە دانیشم چاوەڕێ ڕەحمی خواکەم ئیتر بەڕاستی خۆتی بیرەچێتەوانێ ئەمەندە ناخۆشە بۆیە من هەمیشاڵم ئەوەی ڕێی نەکەوتۆتە خەستەخانەی هیوا وەک نەخۆش وەک مرافق بێ سوپاسگوزاری خوا بکە بەڕاستی چەندێک هیوا و بە ژیان هەیە تا چەندێک بۆ نمونە هیوا ئەی بەخۆ بەڵێ بەتەکید ئەگەر هیوات بە ژیان نەبێ و هیوانێ بۆیە من هەڵناسامەوە سەر پێ بەڕاستی ئەو شێرپەنجەش ئەمەندە ژیانی لا جوانەکە ئەمەندە هیواکانی لا گەوراکە کە چنگە کڕی بۆ بکەی بەڕاستی حەسکی زیاتر بژیت چونکە ژیان زۆر بە نرخە بێ لەلات بۆ لەبەری لای ئێمە شێرپەنجەواتە مردن بۆیە ئێمە شەڕی و مردناکەین ومانوێ بژین بۆی ژیان زۆر جوانە و بە هەمووانیش ئاڵێم و ئەوانی کە شێرپەنجەشیانە چنگە کڕی ژیان بکەن ژیان زۆر جوانە بەردەوام بن و هەموو شتێکیش لای خۆی گەورەیە و هەر چێکیش خۆی بینێرێ ئەبێ ئێمە پێ ڕازی بین سوپاسگوزارین دەخوا بەزای ئینشەڵا بەوێتە دووسەی باش بۆ تۆ ئەنجا ئەی ئیش چی بەدەستێ بەنێزی چی؟ وەڵا شکر ساڵی ئیشی منام ساڵ لەخوا بەزیابێ دوو کورتە فیلمم هەیە فیلمێکی درێژ دوێنێتەوە بووم لە تەسویر شانۆگەریەک یعنی سپاس بخوا ئینشەئەڵڵا خەریکم ئیشەکەم بەتمە شانۆگەریت؟ بەڵێ بەتەکید ئیشەڵڵا خوا یارمەتیم بە ئەڵێم هەتا تۆزێ پیرتر نەبووم و توانایەکەم بەمە شانۆگەری چونکە بەڕاستی خۆشەویستی ئێمە لە شانۆوە دەستی پێکردەوە بۆیە بێ بەردەوام بین بەڵام شانۆ قورس نییە؟ بەتەکید قورسە ئەو خۆشەویستیەی ئەو جوهدەی لەسەر شانۆکرێ لە بەردەم هیچ کامێرایەکە ناتوانانی بکەیت
بۆیە ئەمەیە ئەو جاز دەفێش بکەم. دەخواتەمە درێژوی بە هیوای تەندروستێکی باش بۆ تۆ بۆ هەموو ئەو کەسانی دیکەش کە سەردانی نەخۆشخانەی هیواکەن. سپاس مەمنونم.